پێم خۆشە دوسێ شەو لەم ناوەیە بم چونکە ڕێگاکەم دوورە حەوت سەعاتە بڕم بەڵام بەڕاستی ینی هەراسان دەکەن لە تاو سەوتی تۆپ و نائارامی جێگاکە یعنی هیچ ناتوانانی بە ئیسراحەت دانیشی لە جێگاکە دائیمەن قەلەقی ئێمەی شاغڕەوی زەرەرێکی زۆرمان کردووە لە مەوزوعەیە من تێناگەم لە هەموو جیهانە لە هەموو سیستەمی دنیایی و دینیەکان و هەموو سیستەمەکانە ڕێز لە دراوسێ گیراوە ئێستا ئێمە لە ماڵی خۆمان دانیشتوین ئەمانە بۆیە نەم دەستدرێژیەکەنە سەر نیشتیمانی ئێمە بەڕاستی بەهەشتێکمان هەیە نیشتیمانەکەمان وەک بەهەشتێکە حەزەکەین وەکو چاومان بیپارێزین ئێمە بە ئارامی دانیشتوین ئەمانە چیان لە ئێمە ئەوێ پێمان بڵێن ئێمە تا ئێستا دەستدرێژیمان کردوتە سەر هیچ نیشتیمانی هیچ کەسێکی کە هەتا ئێستا نائارام بووە مناڵی کورد نائارام بۆ هیچ جێگایەکی دنیا نەخێر بە پێچەوانەوە دائیمەن چاوچنۆکەکانی چواردەورمان چاویان لەسەر ڕۆڵەی ئەم میلەتە بووە پێیان خۆش نییە چاویان کوێر ئەبێ میلەتی کورد بە ئاسوودەیی بژی و چێژ لە نیشتیمان و خاکەی خۆی وەرگێ ئێمە بەڕاستی بەهەشتێکمان هەیە وەک جاری پێشوتم بەڵام بە هیوام ئەمانە دەست لە نیشتیمانی من هەڵگرن ئێمە هەموو نائارامین کەینە ئەم دەشت و دەرە هەموو بێتاقەتین گوێمان لە دەنگی تۆپە بێ من هاتوم گەشت بکەم من نەهاتوم شەڕ بکەم یعنی ئەو بۆچی شەڕ تۆپە هێنێ یا بم دار و بەردەیە یعنی زۆربەی جێگەکان هەموو تۆپیان بەرکەوتووە جێگەی قاچی ئێمە هەمووی خراپ بووە ئێمە ئەبێ زۆر بسوڕێنەوە وێڵە بین هەتاکو جێپەیەکی خۆمان دروستەکەینەوە هەموو ینی ئەمەە تۆپی بەرکەوتووە بەڕاستی شتێکی زۆر ناخۆشە بە هیوام ئەم دراوسیانەمانە بەخۆیان ناپچنەوە جارێکی کە ئاوا ئەم دەستدرێژیانە دەست لە نیشتیمانی ئێمە هەڵگرن وەکووتم ئێمە خراپەمان بۆ کەس نییە و ناشمانەوەیە کەس دەستدرێژی بکاتە سەر نیشتیمانی ئێمە. سیان بردومانە ترسی بۆ هەموو چینەکان دروست کردووە بە تایبەتی ئێمە کە کۆمەڵێکی شاخەوانین کاتێکین بۆ شاخەوانی هەر لەوە بۆسەکە لە ماڵەوە ترس لە دڵیانە تا ئاگەینەوە وێنەوانێ دوای ئەوە اینجا ئەم شوێنانە شوێنەی گەشتیاریە و پێشگەلۆی گروپە شاخەوانیەکان ڕووی تێەکەن کام گروپانە ڕووی تێگەن جێگەی مەترسێکی زۆرە چونکە ئەم شاخەوانێ نەکەرەوە لە وەرزی هاوین و ئەم کاتانە بەڵکو لە هەموو وەرزەکانە شاخەوانی ئەکرێ اینجا ئەم تۆپبارانەش خۆتان نەزان لە هەموو وەرزەکانە تۆپباران و بردومانە بەردەوامی هەیە بۆیە کاریگەرێکی زۆری هەیە لەسەر ئێمە و بە تایبەتی لەسەر ئەم جۆرە وەرزشوشتانەکە وای لەکە کەمی بکاتەوانە ڕاستی ئەم جۆرە بردومانانە پێشەویەکی زۆرە خاتە ئەم ناوانێ وای لەکە ئەم ناوە هەمووی بێ بە جێگای ترس و دڵە ڕاوشێ بۆی وای لەکە کە ئێمە وەکو گروپەکانی شاخەوانی بەڕاستی کەمیکەینەوە گەشتەکانمان بەرەو ئەم ناوچوانە بۆ ئێمە داواکارین کە ئەرچی کێشە و مشکلەیەک هەیە لەسەر ئەم جۆرە کەوا ئەکە ئەم جۆرە بردومان و تۆپباران وشتانە ڕووبا هەمووی حەل کرێت و تر ئێمەش یعنی بە ئارامی بین و بڕۆینەوانێ مەترسی بۆ سە هیچ گروپێک و هیچ کەسێکی ئەم وڵاتە دروست نەکات شاخەوانی وەرشەی ئێمە نەکار بڵێم لە ئەم ناوچە نزیکی ئەم ناوچەوە خەڵکە بەڵکو لە شوێنی زۆر دوورەوە خەڵک بۆیە لە سلێمانی و لە شارە جیاوەکانە هەروە بیانیەکانیش تەنانەت بیانەکانی ژیان بەرەوەم ناوە بۆیە نەک مەترسی بۆ هەر خەڵکی ئەم ناوە بەڵکو بۆ هەموو ناوچەکە بە ئام دروست کردو و بە تایبەتی و کەسا گەشتیارە بیانیانەی کێن بۆ ئێرە بەڕاستیوانیش تووشی دڵە ڕاوکەیەکی زۆرە من وایەن لێکا کەچی گەشتەکانیان بەرەو ئێراوانیش چی بکەن کەمی بکەنەوە لە مەودووە بۆیە هیوادارین ئەم بردومان و تۆپباران وشتانە هەرچۆنە بێ کۆتایی پێبێ.